لە دوا فەرمانی وزاری داهاتوە کە 27 مانگ کە دەکاتە سبەینێ یەکەم ڕۆژی دەوامە بۆ قۆناغی ئامادەی و لە ناویشیدا پۆلی 12 بە تەحدید دەستنیشان کراوە. ئێمەش لە ئێستادا بۆ بەڕێوەبەری خوێندنگەکان کۆبنەوەی خۆمانمان کردووە وردەکاری شێوازی دەوامەکە بە پێی فەرمانە وزارەکە پێمان وتون چ لە حاڵەتی خۆپارێزی چ لە شێوازی دەوام پێکردن و دابەشکردنی بە شەوانەکان بەسەر مامۆستاکاندا دیارە ئەوە جملە و تەفسیلی بابەتەکە ئەوەندە ئاسان نییە پێویستەکە بەڕێوەبەرە بەرزەکان لەگەڵ مامۆستاکان ئەم کارە بکەن. لە ئێستادا سەرقاڵی ئەو کارەین. پاش قۆناغی دووهەمی لە فەرمانی وزاری داهاتووە کە لە دەیش پۆلی 1 و 2 بنەڕەتی دەچنەوە ناوناوەندەکانی خوێندن. پۆلەکانی تریژ غەیری ئەوە پۆلی 3 تا 11 ئەمانە بە شێوازی خوێندنی ئەلکترۆنی درێژە بە خوێندن دەدەن و بەو ڕێکار و بەو ڕێکار و شێوازانەی ئێمە خۆمان باسمان کردو بۆیان و خۆیان دەزانن کە بریتە لە پێدانی کولی خوێندکارە یوزەرنەیمێک و پاسوەردێکی تایبەت بەخۆی هەیە. ئەو کات بەپێی ئەوە ئەوان دەچنە ناو سیستەمەکەەوە بۆ خوێندن و درێژدا من خوێندن.